ساڵانە هاوکات لەگەڵ مەرگەساتی کیمیابارانی هەڵەبجە لەلایەن ڕژێمی بەعسەوە حکوومەتی هەرێمی کوردستان و حەزب و لایەنە سیاسیەکان لە کوردستان و کەرکووک یادیە و کارەساتە دەکەنەوە. حەزبە کوردستانیەکانی کەرکووک هەموو ساڵێک لە دامێنی قەڵای کەرکووک ئەو یادە دەکەنەوە و داواش دەکەن ئەوەی بۆ پارێزگای هەڵەبجە دەکرێت لە دروشمەوە بکرێت بە کردار. بەرپرسێکی کۆمەڵ لە کەرکووک دەڵێت هەڵەبجە وێڕای بڕیاری بە پارێزگابوونی هێشتا لە قەزایەک دەچێت. وەکو پێویست خزمەتی خەڵکی هەڵەبجە نەکراوە، چ لایەنی حکوومەتی ناوەندەوە و چ لایەنی حکوومەتی هەرێمی کوردستانەوە. پێویستە بەڕاستی ئاوڕی جدیتر و دڵسۆزانەتر و چاکتر لە هەڵەبجە بدرێتەوە، چونکە هەڵەبجە ئێستا لە قۆناغی قەزا دەرچوو بۆتە پارێزگای هەڵەبجە و خەڵکەکەشی بەڕاستی ئەو وەزعی کە بەسەرە هاتوو هەتا ئێستا زۆربیان بەو دەردەوە ئەناڵێنن. خزمەتی وەکو پێویست عیلەکان نەکراوە، خزمەتی خانەوادەکان نەکراوە، خزمەتی شاری هەڵەبجە نەکراوە. ئێستاش هەڵەبجە لە پارێزگا ناکە، لە قەزایەکی پشتگوێخراوەکە. بەتاکید پێویستە لەم ڕۆژە خەمناکەیە ئێمە هەمومان میلەتی کورد، هەموو حیزبە سیاسیەکان، هەموو لایەنە سیاسیەکان بیر لەوە بکەینەوە ئەم بابەتە بکەین بە بابەتێک میلەتەکەمان ئیسفادەی لێ بکات، چونکە لە دەستدانی ڕۆحی 5,000 خەڵک لە هەڵەبجە و هەروەها 182,000 کەس لە ئەنفالە دەیان قوربانی دیکە قوربانی بەرزانیەکان نابێ ئەمانە لەبیر بکرێن و پێویستە ئەمانە ئەم کەیسانە کاری جدی لەسەر بکرێت، بە نێونەتەوەی بکرێت و بکرێتە بابەتێک ئەمە بابەتیش جینۆسایدە بۆی میلەتەکەمان بتوانێت لە دنیای دەنجی بەرزەوە بکات بڵێ ئەوە من ئەم قەدرە گەورەیەم لێکراوە. لە 34مین ساڵیادی مەرگەساتی هەڵەبجەدا یەک ریزی نێوماڵی کورد لە بەغداد لە پێناو زامنکردنی مافە دەستوری و یاسایەکانی هەڵەبجە بە پێویست دەزانرێ. بەداخی زۆرە کاراساتی هەڵەبجە کاراساتێکی مرۆیی وە زامێکی قۆل لە جەستەی میلەتێکی بێناسنامە بەداخی زۆرە ئەم کارەساتە ئەکرا بکراتە بەردی بناغە بۆ دەوڵەتی کوردی نەکو ئەبڕ باسی لە مافی سەرەتایی بۆ نمونە خزمەت گوزارەکانی کە لە هەڵەبجەتە لە دوای ئەوەنە ساڵە هەڵەبجە ئەمڕۆ بینیە هەڵەبجە و قەزای مامەڵەی لەگەڵاکرێ و ئەگەرێتەوە بۆ کەم تەرخەمی بۆ نمونە حکوومەتی ناوەند و بێبایەخی بەڕاستی دەسەڵاتدارانی کورد حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەکرا هەڵەبجە ئەمڕۆ بکرا سمبولی بۆ بەردی بناغی دەوڵەتی کوردی بەداخی زۆرە کە ئەمڕۆ هەمومان بەڕاستی بەرامبەر هەڵەبجە کەم تەرخەمین. بەتاکید ئێمە گەرێ یەک ریزی کوتلە کوردستانیەکان لەوێ یەکدەنگ و ڕێکڕیزبی لە ناو پەرلەمانی عێراقا کە بتوانین مافەکانی شاری هەڵەبجە وەرگرین و بە پارێزگابوونی هەڵەبجە ینی وەکووتت لە شیعارەوە بێتە کردار و هەموو مافە دەستورەکانیان وەرگرین و بێتە بە پارێزگارێکی لە پارێزگەکانی عێراق کە بڵێن پارێزگاری هەڵەبجە و کە بووە پارێزگاری هەموو استحقاقاتی وەرەگرێتن وەکو پارێزگار وەکو نوێنەرانی ئەو شارە. لە ساڵی 2010 لە پەرلەمانی عێراق کارەساتی هەڵەبجە بە جینۆساید ناسێنرا. لە ساڵی 2014 بڕیاری بە پارێزگا بوونی هەڵەبجە درا، بەڵام تاکو ئێستا وەکو پێویست ڕێکارە یاسایی و ئیداریەکانی بە پارێزگابوونی نەگیراوەتە بەر. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.